بازگەکان بەڕووی گەشتیاری خوار و ناوەڕاستی عێراق کرانەوە. کرانەوەیەک کە بۆ گەشتیاران مایەی خۆشحاڵی و بۆ هەرێمی کوردستانیش مایەی بەدەستهێنانی داهاتە. بە جۆرێک لە ماوەی 3 ڕۆژی نەورۆزدا زیاتر لە 12,000 گەشتیاری خوار و ناوەڕاستی عێراق سەردانی ناوچە گەشتیارەکانی هەولێریان کردووە. ئەگەر هەر گەشتیارێک بەلایەنی کەم $100 لەگەڵ خۆی هێنابێت، ئەوە $1,200,000 هاتۆتە ناو هەولێر. ئێمە 4 شەوە هاتوونەتە هەولێر. شارێکی زۆر جوانە و شوێنی زۆر سەرنجڕاکێشی تێدایە. لێرە کاتێکی زۆر خۆش بەسەر دەبین. ئێمە ساڵانە لە نەورۆز دێینە هەولێر. ڕەنگە بتوانم بڵێم لە ساڵێکدا جارێکی یان 2 جار دێین. ڕاستە هەندێک دواکەوتن هەیە بەهۆی ڕێوشوێنی ئەمنی لە خاڵی پشکنین، بەڵام ئەم ساڵ جیاواز بوو. لە کاژێر 3 گەیشتین تا کاژێر 9. ئینجا توانیمان بینە هەولێر. محەممەد حازم کە بە ڕەگەز عەرەبە ماوەی 10 ساڵە لە هەولێر دەژی و خاوەنی کۆمپانیای گواستنەوەی گەشتیارانە. ئەو گرێبەستی لەگەڵ زیاتر لە 50 کۆمپانیای گەشتیاری خوار و ناوەڕاستی عێراق کردووە بۆ هێنانی گەشتیار بۆ ناوچە گەشتیارەکانی پارێزگای هەولێر. ڕێشوێنی توند هەیە، بەس لە هەمان کاتدا ئاسانکاریش دەکرێت، چونکە گوشارێکی زۆر هەیە لە خاڵەکانی پشکنین. ئێستا ژمارەی پاسەکان زیاترە لە چاو ڕۆژانی ئاسایی. هەموو هۆتێل و چێشخانەکانیش گوشاری زیاتریان لەسرە. لە سەدا 80 ئەوانەی لە ڕێگەی کۆمپانیاکانەوە دێن گەشتیارن و لە سەدا 20شیان نەخۆشن و بە مەبەستی چارەسەرکردن ڕوو لە باشووری کوردستان دەکەن. ئەم ساڵ لە سەدا 80 بەهۆی کردنەوەی بازگەکانی شاری هەولێر 180 گەشتیارەکان ڕوو لە زیادبوون کرد و چاوەڕوان دەکەین ئینشاڵڵا زیاتریش بێ. حکوومەتی هەرێمی کوردستان لە حەفتەی ئەم مانگەوە بڕیاریدا بەکردنەوەی بازگەکان بەڕووی گەشتیارانی خوار و ناوەڕاستی عێراق. هەفتانەش هەر کۆمپانیایەک زیاتر لە 2 پاسی چل گەشتیاری دەهێنێتە پارێزگای هەولێر. بۆ ماوەی 4 ڕۆژ ئەو گەشتیارانە دەمێننەوە. هاتنی بە لێشاوی گەشتیاران لەم نەورۆزەدا بۆ باشووری کوردستان و هەولێر جگە لەوەی تەکانێکی باش بە کەرتی گەشتیاریدا دەدات، لەم قەیرانی دارایی و سارد و سڕی بازاریشدا جوولەیەک دەخاتەوە بازار و گەرم و گورتری دەکا. سیدا لەشکر ڕوودا و هەولێر.